خۆشەویستانی کورسان گوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم ئامادەین بەیەکەوە پانۆڕامەیە شوتان پێشکەش بکەین. لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق و دیاریکردنی سەرۆکی یان سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەرانی عراق چاوەکان لەسەر پێکهێنانی یان دیاریکردنی سەرۆک کۆماری عراق و ڕاستپاردنی کەسێک بۆ تەشکیلکردنی کابینەی وەزاری حکوومەتی عراقی بوو، بەڵام لێرە بابەتەکە وەستاوە و چۆتە دۆخێکی ئاڵۆزەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەرکەوتی سەرۆک کۆمار بە مافی خۆی دەزانێت لە هەوڵەکانی بەردەوام بۆ ئەوەی بتوانێت لە کۆبوونەوە یان لە دانیشتێکی ئەنجومەنی نوێنەرانی عراقدا پرسی سەرۆک کۆمار یەکلا ببێتەوە. بەڵام دوای ئەوەی کە ڤیتۆ لەسەر بەڕێز نووری مالیکی دانرا لەلایەن سەرۆکی ئەمریکا و ئەم بابەتە چۆ دۆخێکی ئاڵۆزەوە. ئێوارەی دوێنێ چوارچێوەی هەماهەنگیان شەوی ڕابردوو چوارچێوەی هەماهەنگی داوایان کرد کە یەکێتی و پارتی بەپەلە ڕێکەون و کەسێک دیاری بکەن بۆ پۆستی سەرۆک کۆماری عراق، بۆ ئەویش کەسێک دیاری بکە بۆ تەکلیفکردنی کەسێک بۆ مەسلەی پێکهێنانی کابینەی وەزاری حکوومەتی عراقی. بەڵام ئەوەی لەو نێوەندەدا هێشتا باڵۆزی ماوەتەوە پرسی مانەوە و بەردەوامبوونی بەڕێز نووری مالیکیە وە خۆی ئەڵێ و دەوڵەتی ئاساڵێ کە ئەوان بەردەوامن لەوەی کە بەڕێز مالیکی ئەوە کاندید بمێنێتەوە و ناکشێتەوە. لەسەر هەموو پرسانە بەڕێز حوسێن شێحانی ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی سادقون بە سەرۆکایەتی بەڕێز قەیس خەزعەلی لە بەغدای پایتەختی عراقەوە لەگەڵمانە سوپاس بۆ بەڕێز حوسێن شێحانی. سڵاوت لێبێ بەڕێز حوسێن، ئەم کاتت باش. ئەمەوێ پانۆڕامایەک لای ئێوە ببیستم کە ئایا دۆخەکە لەکوێ وەستاوە و کلیلەکە لە لای کێ و چۆن ئەو کلیلە یان چێ ئەو کلیلەی لایە کە بتوانێت دۆخەکە بەرەو ئەو ئاراستێ ببا کە سەرۆک وەزیرانێک تەکلیف بکرێ و حکوومەتی داهاتووی عراقی پێک بهێنرێت. شكرا جزيلا بسم الله الرحمن الرحيم. كان بنای خوای گەورە و میهرەبان، سڵاو بۆ تۆ بینەرانی بەڕێز کە تەماشای کەناڵەکەتان دەکەن. لە ڕاستیدا ئێمە ئەمڕۆ بە زینجیرەیەکدا تێدەپەڕین کە هیچ پاساوێکی نییە لە پرۆسی سیاسیدا. پێش هەموو شتێک کاریگەریەکی ڕوون و دیار هەبوو لە ڕێگەی ئەو داخرانە سیاسی کە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بەخۆ دەیبینێ. ئەوەش هۆکاری خۆی هەبوو کە کاریگەریشی هەبووە لەسەر داخرانیەکی تر لە پرۆسەی سیاسی گەورەتر لە عێراقا. ئەوەش وای کرد چەند لایەنێک لە ناو چوارچێوەی هەماهەنگی کەسێکیان کاندید کرد. بە بڕوای ئێمە وەکو بزوتنەوەی سادقون پێمان وابوو کە ئەو کاندیدکردنە لەو دۆخە هەستیار و ناسکەدا هۆکاری خۆی هەیە. بۆیە ئێمە کاتێکمان لێ دەڕوا کاتێک دەفەوتێت کە هیچ پاساویکی نییە لە ساتە وەختێکدا کە عێراق چ کورد بێت لە کوردستان یا چ هەر کەسێکی تر بێت لە پێکاتەکانی تر لە پارێزگاکانی تر کە نەبوونەتە هەرێمێک، هەمووان چاوەڕوانی تەواوبوونی شایستە دەستوریەکانن. دوای ئەوەی کە عێراق توانی بە شێوازێکی دیموکراسیانە و لە چوارچێوەی پرۆسەی دەنگداندا کە هەموو دنیا شایەتی بۆ داوستایشیان کرد لە ناو لە دەرەوەی عێراق بەلایەنە نێودەوڵەتی و ئەوروپی و ئەمریکی و ڕێکخراون دەوڵەتیەکانیشەوە. ئەمڕۆ بەداخێکی زۆرەوە ناڕوونیەک هەیە لە لایەن چەند لایەنێکی سیاسیەوە کە بەڕێز مالیکیان هاندا و وایان لێ کرد کە توندی بنوێنێت و پەیوەست و پابند بێت بە بابەتی خۆکاندیدکردن. بەڕێز حوسێن شێحانی، ئەم لایەنانە لە ناو خودی ماڵی شیعەیان یاخود مەبەستت لە هەرێمی کوردستانیش؟ وأرسل رسالة مباركة. عفوا. نعم. تفضل. نعم
نعم هي داخل الإطار التنسيقي. ئەو لایەنانە لە نێو چوارچێوەی هەمانگیدا هەن کە وایان کرد بە ڕێزنۆری مالیکی تێوە بگرێت لە ئەو بابەتی خۆکان دیتکردن و دیمەنەکەیان وا بۆی کێشا کە دیمەنێکی گوڵگوڵیە. چەند لایەنێکی تری لە دەرەوەی چوارچێوەی هەماهنگگەن کە هەندێکیان سونین و هەندێکیان کوردین لایەن کوردەکانیش ڕوونەکەکێن ڕوونە هەڵوێستی بەڕێز مەسعود بارزانی چۆنیە کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە لە هەولێر ئەو پاڵپشت بوو و پەیامی جۆرە و جۆری دەنارد کە ڕەنگە ئەو پەیامانە ورد نەبوو بێتن بۆ پەسەندکردنی بەڕێزنووری مالیکی لە فەزای نێودەوڵەتیدا. بۆیە کاتێک ئەو تویتە قوبوڵ نەکرا و بێتامە لەلایەن بەڕێز سەرۆک دۆناڵد ترامپەوە دەرچوو، ئێمە پێمان وایە ئەو وای کرد کە ئەو خۆرە هەڵ نەهات بە ڕووی هەڵوێستەکەی هەولێر، چونکە تویتەکە شەو بڵاوبەوە. ئەوە کاتێک بوو کە هێشتا هەڵوێستێکی ڕوون لەلایەن لەلایەن بەڕێزانی پارتی دیموکراتەوە دەرنەچوو بۆ پشتیوانی کرد لە بەڕێزنۆری مالیکی. بەڵام بەداخەوە ئەو ناڕوونیە لە نێوان لایەنە سیاسیەکاندا چ کوردی بن لەگەڵ چوارچێوەی هەماهنگگی یا چەند لایەنێک تر بن لە ناو چوارچێوەی هەماهنگگیدا. من پێش هەفتەیەک ئاماژەم بەوەدا کە چوار سەرکردە لە سەرکردەکان چوارچێوەی هەماهەنگی دەستیان بەرز کردوتەوە بۆ قوبوڵکردن و پەسەندکردنی خۆکاندیدکردنی بەڕێز مالیکی. بەڵام ئەو چوار لایەنە دواتر پاشەکشیان کرد، بۆیە دۆکومنتێکی ڕسمی نییە کە چەند ناوێک و ئیمزایەکی تێدا هاتبێت کە ئیمزای سەکردەکانی چوارچێوەی هەماهەنگگی بن یاخەت پەرلەمانتارانی ئەو سەکردانە بن. لەبەرەوە ئەمڕۆ بۆشاییەکی یاساییمان هەیە و ئەو کاندیدکردنەشە وەکو ڕاگەاندنێکی ڕۆژنامەوانی وایە کە چەند لایەنێکی ناو چوارچێوەی هەماهەنگگی بڵاویان کردێتەوە کە کاران و ڕێی خۆیان ڕاگەیاندووە لە ڕێگەی ئەو بەیاننامەیەوە کە بەڕێز عەباس ئەلعامری بڵاوی کردەوە کە ئەمینداری گشتی چوارچێوەی هەماهەنگگیە. بەڵام ئەو ڕاگەیاندنە دۆکومنتی ڕسمی نییە کە پاڵپشتی بکرێت بۆ ئەوەی کە لە داهاتوودا سەرۆک کۆماری نوێ بتوانێت پشتی پێ ببەستێت. بۆیە ئەمڕۆ ئەگەر بێت و ئەم دۆکیومنتە بەدەست بێتە کە دەبێت بەدەست بێتە بەبێ ئەوە ناکرێت ئەو بابەتەیەک لای بێتەوە، چونکە پاشەکشەیەکی گەورە هاتۆتە ئاراوە. ماوەیەکی کەم پێش ئێستا ڕامگەیان کە چوار لایەن لەگەڵ دوو لایەنی تر هەن کە لە ئەسڵدا ڕازی نین، وەکو شێخ قەیس خەزعەلی و عەمار حەکیمانە ڕازی نەبوون. چواری تریشمانەیە ئەوە بوون بە 6 واتە 6 بەرامبەر بە 6. ئەوەش ئەگەر بێت و شبلی زەیدیش حساب بکەین کە وەکو ئەندامێکی چوارچێوەمانگی حساب ناکرێت، کە ئەگەر بێت و حساب بکەین کە ڤیتۆیەکی هەبێ بەرامبەر بە کاندیدبوونی بەڕێز مالیکی هەرچەندە ژمارەی کورسیەکانیشی زیاترە لە ژمارەی کورسیەکان هەندێک لە سەکرتەکانی چوارچێوەی هەماهەنگگی. لەبەرەوە 6مان هەیە بەرامبەر بە 6 لەگەڵ ژمارە 13. ئەمڕۆ ئێستا تای تەرازۆکە قورستر بووە، کەسانێک هەن لە 6 پشتیوانکرد و لایەنگرەکەی نووری مالیکی و هاتۆتە لایەنەکەی تر و پاشەکشیان کردو لە پشتیوانیکردن لە نووری مالیکی. بۆ ئێستا تای تەراژوی ئەوان قورسترە و زۆرینەی ئەوان ڕوونترە لە ناو چوارچێوەی هەماهەنگگیدا و دیارە کە ئەوان بەردەوام نین لە پشتیوانیکردنی خۆکاندیدکردنی نووری مالیکی. ئەوە جگە لە بەیاننامە ڕوونەکانی لایەنی سوندی. لەبەرەوە ئێمە پێمان وایە هەموو لایەنەکانی کورد و لایەنەکانی سوند و زۆرینەی شیعە لە ئێستادا ڕازی نین، کەواتە ئەو خۆکاندیدکردنی ئەو کاندیدبوونە لە ناوەڕۆکەوە بەتاڵ بووەتەوە. تەنانەت لایەنە شیعەکانی ناو چوارچێوەی هەماهەنگگیش لە ڕووی مێژوویشەوە لە ڕووی مێژیەوە نەدەکەوتنە ژێر کاریگەری و تویتە، بەڵام واقع زاڵ بوو بەسەریاندا کە دەڵێن کورد و هەموو سونە کە پشتیوانی لە کاندیدکردنی نووری مالیکی ناکەن و بەشداری ناکەن لە دانیشتنێکدا بۆ بژانی سەرۆکۆمەرەوە ژوا دەکات گرفتێکی دەسوورمان بۆ دروست بێت و چونکە دەستور ڕوونە کە لە دانیشتنی دەسووردا دەبێت ئەندامانی پەرلەمان ئامادەن بۆ بژاردننی سەرۆکۆمەر و
هەندێک لەلایەنە شیعەکان وردە دەستیان کردو بە پاشەکشەکردن ئەوەش وەک هەوڵێک بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییەکە لە پرۆسی سیاسەکەدا دروست بووە و گۆڕینی بژاردەکان بە هێنانە پێشی کاندیدێکی نوێ. بڕێز حسێن شێحانی ئێستا ئەگەر ئەوە بڵین کە ینی ئێوە ئەتانەوێت دەرگایەکی تر بدۆزنەوە بۆ ئەوەی کە لەو فەراغە دەستوریە ڕزگاری بێ عراق و هەروەها ملەتی عراقیان گەلانی عراقیش نەکەونە ژێر ئابلوقەیەکی ئابووری یان دۆخێکی سەربازی یان دۆخی عراق تێک بچێت. ئێستا ئێوە لەگەڵ ئەو ئیتیجاهن لەگەڵ ئەو ئاراستەیەن؟ سيدي الكريم احنا بصراحه يعني هو الاذيه متحققه لە ڕاستیدا سزاکە یاخود ئازار پێگەیاندنەکە دروست بووە ئەوەش بە هۆی پەخستنی پرۆسی سیاسی و پەسەرکردنی بودجە و لە پەخستنی دەسەڵاتی هەندێک لە وەزارەتەکان هەندێک لە وەزارەتەکان لە وەزارەتی بەڕێکردنی کارەکانەوە گۆڕان بۆ وەزارەتەکانی پەخستنی کاروبارەکان لەبەرەوە دەبێت ئێمە شێوازێک یا ڕێچکەیەک بدۆزینەوە بۆ بەرەو پێشبردننی پرۆسی سیاسی و کاراکردنی شایستە دەستوریەکە ناکرێت ئەم داخرانە سیاسی بەردەوام بێتکەوە کارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەم خۆکاندیدکردنە کە بە بڕوای ئێمە ناگونجێت لەگەڵ پێشنیارەکانی چارچەوەی هەمانگی وەکو ئێمەکو بزوتنەوەی سادیقۆن و ڕوتی حکمە بەسەرۆکایەتی عەمار الحەکیم ئێمە پێمان وابوو ئەو نووسراوە یاخودە و پەڕاوەیە چارچەوەی هەمانگی کە لە دانیشتەکانی یەکەمدا خسیانە ڕوو دوای ڕاگەاندنی ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردن و پێش پەسەندکردنی ئەنجامە بەرایەکان وەرەقەیەک یاک نووسراوێک خراپبووە ڕوو کە کۆمەڵک پێوەری لە خۆ دەگرت ئێمە پێمان وایە ئەو پێوەرانە ڕەچاو نەکران بە شێوەیەکی واقعیانەوە و گفتوگۆ و توێژی تەواویان لەبارەوە نەکرا و بەڵگەی پێویست نەخرا ڕوو بۆیە بۆچوونەکانی مەرجعەتی باڵاش ڕەچاو نەکران و بە هەند وەرنەگیران چونکە ئێمە لەو بڕوایەداین بۆچوونەکانی مەرجعەتی باڵا گرنگن و مەرجعەت خۆی و بۆچوونانی ڕاگەاندووە بۆ خۆیان مەرجع بۆ خۆی پامێکی نووسیوە و نردوێتی بۆ چارچەوەی هەمانگی لە وەڵامی پامێکی تردا کە هەندێک لە ئەندامانی حزبی داوای ئیسلامی نردویان و داوایان کردبوو کە بزانن ڕەئی مەرجعەتی باڵا چییە سەبارەت بە هەندێک لە پۆستە باڵاکان لە عێراقدا وەڵامی مەرجعەتیش ڕوون بوو کە دەڵێت ئێمە ماناکە ئەوەیە کە دەڵێت واتە نووسینگەی مەرجع نەبوو بەڵکو مەرجع بۆ خۆی بوو بە ئیمزا و مۆری مەرجع و بە خەتی دەستی مەرجع خۆی بۆ چوونەکەی ڕاگەیاندووە و ئەو نووسراوی کە لە مەرجعەتی باڵای ئاینی و لە نەجەفی پیرۆز بڵاوبەوە دەرەنجامی کاری 8 ساڵ بوو ئەو 8 ساڵە بەوەی کە تێیدا بوو بە باشە و بە خراپە و بەو قەیرانانەی کە دروست بوون و تەنانەتی یەکێتیش کاتێک کە پەیوەندیمان پێیانەوە دەکرد و دەمانزانی ئەو کەسەی کێیە کە دەیەوێت یاخود دەمازانی کە چۆن مامجەلال کاتی خۆی کاری دەکرد بۆ پینەکردنی ئەو کێشانەی کە لە ساڵان ڕابردوو دەهبوو ئەوە وێ ڕای کێشەکانی بودجە نەکەر ئەو پێوەرانەش کە لە نووسراوەکانی چوارچێوە مانگیدا بەند وەرنەگیران بەڵکو هەندێک کێشەی تریش هەبوون یا هەن کە نامانە دووبارە ببنەوە بۆ نمونە پندێک پێشینان هەیە دەڵێ هەچ کەسێک هەڵەیەک دووبارە بکاتەوانێت تووشی باڵایەکی گەورە دەبێت واتە پەشیمانیش دەبێت لە کۆتاییدا ئێمە ئەزمونەیەکی شکست خواردووی ڕوونمان هەیە وەکوت ئەزمونونەکەی بەڕێز مالکی کە 8 ساڵ حکمی کرد و کۆتاییەکەی بریتی بوو لە هەرسێنانی ئەمنی خۆگەر هەندێک هێز نەبووە ڕەوشەکە دۆخەکە بە تاواتی هەرسی دێنە بەداخەوە ئەمڕۆ هەندێک لە برایان لە هاوپەیمانی دەوڵەتی یاسای حزبی داعوا وا قسە دەکەن و وەک ئەوەی کە ئەوانی تر خەتابارن لە کاتێکدا وێنەکە پێچەوانەیە چکە هیچ منەتێک نییە لە پاراستن و پشتیوانیکردنە نیشتیمان و ئاسایشی نیشتیمان بۆیە ئەمڕۆ بەڕێزمالیکی کاتێک کە قسە دەکات و لەگەڵ هەندێک لایەنەکانی تردا وا قسە دەکەوەکەوەی کە ئەو منەت بکات بەسەر لایەنەکانی تردا بۆ دروستکردنی حەشی شعبی بەڵام لە کاتێکدا دۆخەکە پێچەوانەیە و وەکەوە وایە کاتێک کە ماڵێک ئاگری تێبەر دەبێت و دەسووتێت و
پیاوانی ئاگرکوژێنەوە کە دێن ئاگرەکە بکوژێنەوە ئەندامانی خزانەکە بپارێزن خاوەن ماڵەکە دێت دەڵێت من خاوەنی چاکە بووم چونکە من پەیوەندیم پێوەکردن و دەرگام بۆکردنەوە و ڕێگەم پێدان بێنە ژوورە بۆیە کە ئاگرەکە بکوژێنەوە لە ناو ماڵەکەی منە. واتە ینی قسەکردنەکە ئابە و شێوەیە کاتێک کە بەڕێزیان قسە دەکەن یان هەندێک لایەنەکانی ناو حزبی داوایە لە پەیمانی دەوڵەت یاسا ئابە و زمانە یا بە شێوە زارە قسە دەکەن کە ماڵەکەم دەسووتێت و خاوەن ماڵەکە پەیوەندی دەکات بە پیاوانی ئاگرکوژێنە بۆ یەکە بن بەداخی زۆرەوە هەندێک لەلایەنە سیاسیەکان لە نێویشیاندا برایانمان لە حزبی داوا پێویستە لەسەریان چاو بخشێنەوە بە بژاردەکانیاندا و پێویستە چاو بخشێنەوە بەوەی کە لە وڵاتان ڕوودەدات پێشم وا بێت ئەم زنجیرە لە ئەڵلقەی کۆتاییدا کۆتایی دێت ئەڵلقەی کۆتاییش ئەوەیە کە پاڵەوانیە ئەو زنجیرە درامایە دەزانێت کە ئەوانەی کە بەرژەوەندی ئەویان دەویست و ئەوانەی کە دانویست پێگە و پلەپایی خۆی بپارێزێت و ئاوی ڕووی خۆی پارێزێت و تەنیا دوو کەسن بەڕێز عەمەر حەکیم و شێخ خەزعەلین بەڵام زۆر بەداخەوە ئەو لە نیاز پاکی ئەوان بە شێوەیەکی باشتیان نەگەیشت و هەندێک ترس و نیگەرانی بێپاساو هەن لەلایەن هەندێک لە حیزبە تازەکانەوە کە دەنگیان بەدەستێنا و خەڵکی بڕایان پێهێناوە و سەرکەوتنیان لە کاری پەرلەمانی حکوومەتدا بۆ تەماینی گەرانی بۆ هەندێک لەلایەنەکانی تر بۆیە ئێمە ئەمڕۆ تێبینی ئەوە دەکەین کە پرۆسەی سیاسی کۆمەڵی گەوڵی تێدایە بۆ دووبارە سەپانەوەی هەژمونی چەند لایەنێک و گێڕانەوەی کارکردن بە هەندێک لە سیستەمە شکست خواردووەکان و دروستکردنی قەیران لە پرۆسی سیاسیدا کۆتایی داوای کە باجەکە دەدات هاوڵاتی عێراقیە چ لە کوردستان بێدەری کوردستان لە عێراق ئەوەی کە ئێمە داوای دەکەین لەلایەنە سیاسیەکانی تر بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستانی داوای لێ دەکەین بەڕوونی قسە بکەن کاتێک نەک ئەوەی کە کاتێک کە لەگەڵ بەڕسمالکی قسە دەکەن بە زمانە قسە دەکەن و دواتر لە بەردەم کەناڵەکانی ڕاگەیاندن و لایەن سیاسەکانیدا بە شێوەیەکی تر قسە بکەن ئێمە دەمانەوێت ڕوونتر قسە بکەن لایەنە سیاسەکان بە ڕوونی قسە بکەن لەگەڵ یەکتر تەنان ئەم قسەیەشم بۆ هەندێک لە لایەنەکانی ناو بەڕێز حسێن بەڵێ بەڕێز حسێن شێحانی بەڕێز حسێن من ئەمەوێ ئەوە بڵێم لە چەند ڕۆژی ڕابردوودا ببوورە داوای لێبوردنەکەم ینی بەڕێز تۆمباراک نێردەی سەرۆشی ئەمریکا لە سووریا کە هەندێک جار ئەرچی عراقیشی پێسپێراوە هاتۆتە بەغدا وەکو زانیاری ئێوە هەبێت تۆمباراک چی بە سەرکردەکانی بەغدا وتووە یان عراق وتووە پێیوتون کە ئێمە مەسەلەن هەڵوێستمانە گۆڕین لەسەر مەسەلەن بەڕێز مالیکی یان داوای کردووە کە کاندیدێکی دیکە دیاری بکەن هەرچەندە ئەمە ڕەنگە تەدەخول بێ لە سەروەر و سیادەی عراقی بەڵام دوا پەیامی تۆمباراک کە گواستنەوەی پەیامی ئەمریکەکانە چی بە بۆ عراقیەکان و بۆ سەرکردەکانی عراق ئەگەر زانیاری لای بەڕێزت هەبێ هێندەی من بیستی بێتم بە ئەمانەت و پێ دەڵێم هەموو لایەنەکان کە نێردەی هەموو لایەنە عێراقیەکان بە تایبەتی نوری مالکیش ئەوانی کە چاویان بەڕێت تۆمباراک کەوتووە و توێتی ئێوە وەکو عێراقی ئازادن لە بڕیاری خۆتاندا و پێویستە لەسەر شانتان لێکەوتەکانی ئەو بڕیارانە لە ئەستۆ بگرن و ڕێز لە بڕیار و ئاراستەکانی ئەمریکا بگرن و کە بڕیار بدات کە مامەڵ لەگەڵ کێ بکە و مامەڵ لەگەڵ کێ نەکات ئەمریکات ئەوان دێن ئەم ڕستانە دەکەن بە دوولەتەوە ینی باز نیوەی ئەو ڕاستە ئەو ڕستەیە دەکەن کە مەرجدارە بڵاوی دەکەنەوە بۆ نمونە دەڵێن ئەمریکەکان وتیانە ئێوە ئازادن عێراقیەکان ئازادن لە بڕیارەکانی خۆیان بەڵام ناڵێن کە پیان وتون کە دەبێت دەرەنجامەکانی ئەو بڕیارانەش لە ئەستۆ بگرن ئەوان پێویست بوو لە سەریان هەروەک چۆن نیوەی ڕستەکە بڵاو دەکەنەوە نیوەی ڕستەکەی تریش بڵاوکەنەوە و دەبوو پێشوەختە بیری لێ بکەنەوە چکە ناکرێت ئەوان کاندیدێک ڕابگەن و دواتر چاوەڕوانی کاردانەوەی خراپی ئەو بڕیارەی خۆیان بن و دەربکەوێت کە ئەوان دەکەونە ژێر ئەو فشارەوە
ئەوان لە سەرتاوە دەبوو توانای پێشبینیکردنی داهاتویان هەبواە و پێشبینی لۆژیکیان هەبواە بۆ ڕووداوەکان و بە شێوەیە کەنگاو نەنێن کە پێچەوانەی لۆجیک بێ بەداخەوە زۆرێک لە سیاسیەکان لە نێویشیان دەبرایان لە حزبی داوا تەنانەت ئەگەر بشیانەوە پێشبینی شتێک بکەن بە شێوەیەکی نالۆجیکیانە پێشبینیەکی گوڵگوڵی ئەەکەن هەندێک لە ئەو لایەنانەیە کە پشتیوانیشیان دەکەن لە پرۆسی سیاسی چێ لە ناو چارچەوەی هەمانگی بن کە ئێستا کەمینان و هێشتا هانی پیاوەکە دەدەن و هەنێ لایەنی تریشان بەڕوونی هەڵوەستەکەی خۆیان بڵاو نەکردوێتەوە ڕانەگەاندە وەکو بەڕێز مەسعود بارزانی لەبەر ئەوە ئەو لایەنانەی کە بەخۆڕاگری ماونەتەوە وەکو ئێمە کە هەر لە سەرەتاوە بەڕوونی ڕامانگەاند ئێمە وتمان لەگەڵ ئەو خۆکاندیدکردنی داوامان لێ کردوون پش و درێژ بن ئارام بن بەڵام گویان لێ نەگرتین و پەلیان کرد و وەکاندیدی خۆیان ڕاگەیاند و و چاوەڕوانی تاوبوونی پێداویستی یاسایەکان نەبوون بۆ کۆکردنەوەی ئیمزا و نەژاتنە پەرلەمان بە شێوەیەکی ئازایانە بۆ ئەوەی سەرۆک کۆمار هەڵبژێرن و ڕای بسپێرن ئەمڕۆ کوتلەی یا فراکسیۆنی سادیقون لەو دانیشتنەدا کە بانگەشتنی بۆ کرا دانیشتنی دووەم لە دانیشتنی یەکەمدا زۆربەی هێزەکان چارچێوەی هەمانگی ئامادە بوون کە پەرلەمانتاران چارچێوەی هەمانگی هەمویان ئامادەی دانیشتنەکە بوون بە تەواوەتیە فراکسیۆنی سادیقون بە تەواوەتی هەمووی ئامادە بوو لە بانگەشتی دووەمدا فراکسیۆنی سادیقون بە تەواوەتی ئامادە دانیشتنەکەم لەگەڵ چەند لایەنێکی تر لەبەرەوە هەمان ئەو پەرلەمانتارانەیە کە سەر بە حزبی داوان ئامادەی دانیشتنی پەرلەمان نەبوون و هەڵوێستی خۆیان سلماندەوە بۆ ئەوەی مەزلومێتی خۆیان بڵاوکەنەوە و بڵێن ئەوانی تر وازیان لێهێنن بەداخەوە تەنانەت ئەوەش ڕووینەیە لەبەرەوە ئەم ئازایەتیە کە لەسەر ئەرزی واقعاتی پێ ناکرێتەوە تەنیا لە کەناڵە ئاسمانیەکاندا یان خود لە سوسیال میدیادا دەیبینین بەڵام لە ناو گۆمەزەی پەرلەمان و شوورەکانی پەرلەماندا بەڵگای پارتێکی نبینین. بەڵێ بەڕێز حسێن شێحانی مەسەلەن ئێوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی پەیوەندی شێخ قەیس خەزعەلی لەگەڵ سەرۆک بافڵ تاڵەبانیدا چۆنیەوە ئەگەر سبەینێ دانیشتنێک بکرێت لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقیەوە وەکو کوتلەی بزوتنەوەی سادقون پاڵپشتی لە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن و ڕۆڵی سەرۆک بافڵ لە پرۆسەی سیاسی عێراقدا چۆن هەڵە سەنگێنن وەک سیاسیەک. هەڵوێستی ڕوون و با بڵێن زۆر ڕوون و دیاری لایەنە کوردیەکان هەڵوێستی کاک بافڵە هیوادارین هەمان تایبەتمەندی و خەسڵەتیش لای لایەنە کوردیەکانی تر هەبێت ئێمە لێکتێگەیشتنمان هەیە کە لێکتێگەیشتنێکی تەکنیکی نییە لەگەڵیان بەڵکو لێکتێگەیشتنی استراتیژی دوورمەودامان هەیە لەگەڵیانە و ڕێککەوتن نامە و قسەی زۆر هەیە لە نێوان ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستاندا وهروە پابەندیشەیە لە نێوانماندا کە ئەو پابەندیش پابەندێکی شەرەف و مێژیە هەرگیز لە بیرمان ناچێت کە یەکێتی نیشتیمانی پاڵپشتی کردین ئەو ڕۆژەی کە هاوپەیمانی سێقۆڵی دروست بوو لە کاتی خۆیدا کە بەڕێز مەسعود بارزانیشی لە خۆ دەگرت بۆیە لەو ڕۆژەدا کاک بافڵ لەگەڵماندا بوو لە دروستکردنی سێیەکی پەرلەمانی بۆ بەدەستێنانی شایستەی دەستوری و هەڵبژاردن بۆیە پێکەوە پرۆسەیەکی سیاسیمان بەڕێ کرد ڕەنگە لە ئاستی هیوا ئاوادانە بێت بەڵام ڕەنگە لەوە باشتر بوو کە هیوامان بۆ دەخواستم بە هەر حاڵ پابەندیەکەیە لە نێوان ئێمە وەکو بزنەوەی سادقون و یەکێتی نیشتیمان و ئێمە بەڕوونیش ڕامایەگەاندووە تەنانەت بە بەڕێز مەسعود بارزانیشمان وت کاتێک کە من ئەندامی وەفدێکی ڕسمی بووین بە پێچەوانەی ئەو وەفدانەوە کە لە پێشا دەچنەوە لێ دواتن دێن بە سلێمانی وەفدەکە ئێمە لە پێشا چوونە سلێمانی ئەمەش خۆی لە خۆیدا پەیامێک بوو واتە پەیامێکی هەڕەمەکیانە نەبووە کە ئێمە هەر لە خۆمانەوە بچین بۆ سلێمانی و
لێک تێگەشتن لێ بکەن دواتر بچین بە هەولێر زۆر بەڕوونی وتمان ئەگەر ئێوە بە دوو کاندیدەوە بێن بۆ لامان کاندیدێک کە نوێنەرەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکات و کە کاندیدێکی تریشمان هەبێت کە نوێنەرەتی پارتی دموکراتی کوردستان بکەینەوە ئێمە تەماشای هیچ کاندیدێکی تر ناکەین و دەنگ نادەین بە هیچ کاندیدێکە جگەل لە کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبێت و لەسەر ئاستی ڕاگەاندن و لەسەر ئاستی کوبنەوەکانیش ئەومە ڕاگەاندووە چ لەگەڵ چوارچێوەی هەمانگی بێ یا لەگەڵ هاوبەشە سیاسەکانمان لە کورد و سونە ئەم ڕوونیە کە ئێمە کارمان پێکردووە هەمان ئەو ڕوونیە کە لە بەرامبەردا بەڕێز بافڵ کاری پێکردووە لەگەڵمان سیاسەتیش وا دەبێت ئەمڕۆ بەداخێکی زۆرەوە هەندێک لەلایەنە سیاسیەکان گرە و دەکەن لەسەر گەوجاندنی ڕای گشتی گرە و دەکەن لەسەر بڵاوبوونەوەی یاخود بڵاو نەکردنەوەی زانیاری ڕاست و دروست لە ڕێی کەناڵەکانی ڕاگەاندنەوە نەخۆی نەدەبوو واش بێت ئێمە ڕوونین لەگەڵ جەماوەری خۆماندا گەرانتی ئێمە هۆشیاری جەماوەری خۆمانە بەڵام ئەوانی تر گرە و دەکەن لەسەر گەوجاندنی ڕای گشتی ئەوە جیاوازیە لە نێوانماندا چ ئێمە وەکو سادیقون ئەوانی تر لە چوارچێوەی ئەم فەزایەدا کە لە دەرەوەی هەرێمە و ئەو ڕوونیەش کە لای بەڕێز بافڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە بەراورد بە لایەنی هەولێر واتە پارتی دیموکراتی کوردستان ئێمە هیوامان ئەوەیە کە هەموو لایەنەکان لەگەڵ یەکتریدا بەڕوونی قسە بکەن و لەگەڵ خۆیان و جەماوەری خۆشیان ڕوون بن بەڵێ بەڕێز حوسێن شاحانی ینی ئێستا بەڕێز شێخ قەیس خەزعەلی و بەڕێستانێکێکن لە نزیکەکانی ئەو مەکتەبی سیاسی بزوتنەوەی سادقونن مەسەلەن زۆر جار تۆمەت هەڵە بەسترا کە ئەوانە بەرەی مقاومن ئێستا کە دۆخەکە بەو شێوەیە بۆ پاراستنی عراقیەکانەوە بە پۆڕەتکردنەوەی ئەو دەنگۆیانە هیچ پەیوەندیەک هەیە لە نێوان بزوتنەوەی سادقون و مەسەلەن ئەمریکادا بۆ پاراستنی ئارامی و ئاسایشیان بۆ هەماهەنگی دروستکردن وەک چۆن ئەگەر پەیوەندیەک هەبێ لەگەڵ وڵاتانی ئیقلیمی وڵاتانی دراوسێژدا سيد الكريم انت اذا ترجع بەڕێزم ئەگەر تۆ بگەڕێیتەوە بۆ هەڵوێستی هەموو لایەنە سیاسیەکان بە لایەنە سیاسیەکانی کوردستانیشەوە بگەڕێیتەوە بۆ ڕەگ و ڕیشەکە دەبینیت ڕەگ و ڕیشەی هەموو ئەو هێزە سیاسیەکان ڕەگ و ڕیشەیەکی چەکدارانەی بەرەنگاریانەیە بۆ خەباتکردن لە دژی ستەم و زوڵم و زۆر بۆیە کاتێک کە سەردەمێکی نوێ دەستی پێکرد ئەو گروپانە خۆیان گونجان لایەنە چەکدارەکان و هێزە چەکدارەکانیان توانەوە لە ناو پێشمەرگە و دامەزراوەکانی ئاسایش و بەشداریکردن لە پرۆسی سیاسی و دەستا و دەستکردنی دەسەڵاتی سیاسی بە شێوەیەکی ئاشیانە لە ئێمە لە عەسایبی ئەهلی حەق و سادقونیش بە هەمان شێوە بۆیە کاتێک کە خاک و حورمەتمان سوکایەتیان پێدەکرا چ لە سەردەمی چ لە قۆناغی داگیرکردندا بێت یا لە قۆناغی ڕزگارکردنی ناوچەکانی عێراق بێت لە سەردەمی تیرۆری داعشیدا پێویستیەکە بوو بەکارکردن ئەو پێویستیەش لە جێی خۆیدا بوو دواتر خۆمان گونجان لایەنە سیاسیەکان توانەوە لە ناو چەند ئەلوێک یان چەند لیوایەکی چەکداری حەشی شعبی باڵە سیاسیەکانیش وەکو ڕێکخراوێکی سیاسی خۆیان تۆمار کرد لە بەڕێوەبەراتی کاروبەری حزبە سیاسیەکان بە گوێرەی یاسای حزبی سیاسی و کاری حزبی و سیاسی و تەشریعی و تەنفیزیان کردووە و لەسەر ئاستی تەنفیزی یان جێبەجێکردن بەجاریمان کردووە خوێندنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەو وەزارەتەی ئێمە بوو یەکێک بوو لەسەر کەوتوتنی وەزارەتەکان و وەزیری ئێمە وەکو تەمان گەنجترین وەزیر بووە لە مێژووی وەزارەتە وە سەرکەوتوترین وەزیریش بووە لە مێژووی ئەو وەزارەتەیە بە شێوەیەکی زۆر پیشەیانە و بابەتیانە کاری کردووە دوور لەوەی کە وەزارەتەکە لە بەرژەوەندی خۆی حزبەکەی خۆی بەکار بهێنە دەرەوەکو چۆن حزبە سیاسەکانی تر پۆستە گرنگەکان و ئیمکانیاتەکانی دەوڵەت لە پێناوی بەرژەوەندی خۆیاندا بەکار دەهێنن ڕەنگە ئەمڕۆ یاخودە هەڵبژاردنانی دوایی کە ئەنجام درا یەکەمین هەڵبژاردنێک بێت کە تێیدا زانکۆ لە ١٠٠
پاک و خاوێن و بێگەر بێ لە هەموو پرۆپاگەندەیەکی سیاسی هەرچەندە وەزیری خوێنی باڵا خۆی کاندید بوو لەوە زیاتریش لە ناو لیستی بزوتنەوەی سادقون زیاد لە دە کاندیدمان هەبوو کە هەمویان لە ناو کەشی هەوای زانکۆ هاتبوون چ ڕاگەر بن یا مامۆستای زانکۆ بوون یا فەرمانبەر و کارمەندی وەزارەت بوون لە ناو وەزارەتیشدا کاندید ترمانە بوو تەماشا بکاتە هیچ کاندیدێکی لەسەر ئاسی زانکۆکان یا لەسەر ئاستی وەزارەتە بەگشت کاندەکانی تری لایەنەکانی تردا نەچێتەوە دەبێت بە ویژدانەوە ئەوە بخوێنرێتەوە بۆیە عەسایب لە 2007ەوە بە سەرۆکایەتی شێخ قەیزل خەزعەلی لە دیدارێکی تەلەڤیزیۆنیدا بە وردی باسی ئەوەی کردووە کە پێویستە چی بکات لە کۆنتڕۆڵکردنی چەک لەلایەن دەوڵەتەوە مەبەستیشمان ئەوەیە کە بڕیاری بەکارهێنانی چەک بەدەستی دەوڵەتەوە بێت لە 2022دا بە هەمان شێوە لە دیدارێکی تەلەڤیزیۆنی تردا لە کەناڵی ڕسمی عێراقیەوە بڵاوکرایەوە کە کەرێم حمادی میدیاکار چاپێککەوتنەکەی لەگەڵ ئەنجام دەستەوەمان هەیە و لەو دیدارەتدا بەڕێزیان وردەکاری ڕۆنی بڵاو کردە و ڕاگەیاندە ئەوانەی کە بەرگری دەکەن و بەڵام ئەوانیش تواونەتەوە لە ناو لیواکانی حەشی شعبی و بە فەرمانی سەرکردەی گشتی هێزە چەکدارەکان کار دەکەن و لیستی کاینەکانمان هەموو ئەوانەی کە خۆیان کاردید کرد چ لە حەشی شعبی بوون ئەوە دەبێت بە فەرمانێکی ڕوون و بە ئیمزای سەرۆکی حەشی شعبی بێت کە گوایە دەستی لە کار کێشاوەتەوە بۆی کۆمیسیۆنی باڵا قوبوڵی بکاوکو کاندیدی هەڵبژاردنەکان ئەم جیاکردنەوەی هەیە بەڵام ئەوانەی کە نیگەرانن لەم کارە و لەم جیاکردنەوە یاساییە هەڵ دەدەن کارتەکان تێکەڵ بکەن و وێنەیەکی شێوا و ناڕاست بڵاو بکەنەوە کە گوایە سادقۆن یا عەسایبی هەلیحاقە گروپێکی چەکدارن ئەو قسەیە ڕاست نییە ئەمڕۆ وەزارەت کە لە پشکی ئێمە بوو وەزارەتەکەمان بە زەبری هێز و هێزی چەک وەرنەگرت بەڵکو لە دەرەنجامی هەڵبژارنەکان و لە وەکو شایستەی خۆمان وەرمانگرت بەڵێ بەڕێز حوسێن شێحانیانی ئێستا گەر لە دوای ئەو هەموو ئاڵۆزیانە ئەگەر مەترسێک هەبێ مەترسێک لای ئێوە و معلومات هەبێ لەسەر عێراق کام مەترسیە چ مەترسێک لەسەر عێراقی مەسەلەن ئێستا زۆر خەڵکە ترسێنن بەوەی کە عێراق ناتوانێت موچەی فەرمانبەرانی دابینکە لەلایەکەڵێن نرخی یان ببوورە بەهای دۆلار بەرزە بێتەوە لەلایەکەڵێن ڕەنگە بە بژاردەی سەربازی کام لەو سیانە مەسەلەن ئایا عێراقیەکان جارێکی ترە کەونە ناو دۆخێکی سەختی دارایی یانیش مەسەلەن دۆخێکی سەختی سەربازی ببوورە کاکێ من ئەم ترسۆنی گەرانیان لە هەموو جیهاندا لەسەر ئاستی ئەوروپا لەسەر ئاسی ئاسیا چین وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا وڵاتانی عەرەبی وڵاتانی ناوچەکە هەموو جیهان لەم ڕۆژگارەدا ترس و نیگەرانیان هەیە لە جەنگ و ڕوبەڕووبوونەوە ململانەی چەکداری لەبەرەوە ئێمە ڕاستپاردەی نیشتیمانی خۆمان کارا دەکەین ئەگەر لە ساتە وەختێکدا بینیمان کە بەشداریکردنی ئێمە بۆ نمونە لە وەزارەتەکاندا دەبێتە هۆی ئەوەی کە زیان بەگەلی عێراقی بگەێنێتەوە ئێمە دەستبەرداری ئەو پۆستە دەبین و بە پرسیارەتی مێژی خۆمان لە ئەستۆ دەگرین و ڕەنگە بەشداری نەکەین لە حکوومەتێکدا بەشداریەک بێت کە بێتەوەی زیانگەاندن بەگەلی عێراقی من دەپرسم ئایا لایەنەکانی تریش ئەو بیرکردنەوەیان هەیە یاخود بیرکردنەوەیەکیان هەیە کە بەرژەوەندی کەسی و حزبی خۆیان پێش بخەن لە بەرامبەر هەرسێنانی بارودۆخ و ڕەوشی وڵاتەکەمان ئەو شتێک ئێمە جا دەکاتەوە لە لایەنەکانی تر ئێمە بە پرسیارانە کار دەکەین عەدنان فیحانمان هەیە ڕێز و سڵاومان هەیە بۆی کاتێک کە گەیشتە پۆستی جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان لە ڕێگەی پرۆسەیەکی دیموکراسیەوە و پێی ڕیسبەندیەکەش ئەمە سێمین جارە کە لە بژاردنەکاندا سەرکەوێت واتە مەسیەم خولە کە دەچێتە پەرلەمانەوە و لە ماوەیەکدا ئەو بووە پارێزگار یەکێک لە پارێزگا گرنگەکانی عێراق کە پارێزگای بابلە سەرکەوتنی زۆریشی هەیە
بۆیە لایەنە سیاسیەکان قەنەعەتیەکیان هەیە کە گرنگە لایەنی شیعی ئەو پۆستە بگرنە دەست و نوێنەرەکەیان عەدنان فێحان بێت. لایەنی ئەمریکیش لە بەرامبەردا گزارشتی لە تووڕەیی و پەستی خۆی کرد، چونکە وتیان ئەو کەسە ڕۆژێک لە ڕۆژان بەشداری کردو لە کوشتنی سەربازانی ئەمریکی، چونکە ڕەگوڕیشەیەکی بەرگریکارانەیە. بەڵام ئەمریکەکان ناتوانی بڵێن بیگۆڕن، چونکە ئەو بەڵبژاردن هاتە بوو، دەستور هەیە، یاسا هەیە و پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی نوێنەران هەیە و ئەوان دەتوانن دەستنیشان بکەن کە کێ دەگاتەوە پۆستانە و ئەوان دەتوانن حکم بدەن کە بیگۆڕن یان نەیگۆڕن. گرنگەوەی ئیرادەکە ئیرادەیەکی عێراقی بێت و دووەمیش کارەکە دەبێت بە چوارچێوەی لە چوارچێوە یاسایەدا بێت و کە دەستوری عێراقی و پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دەستنیشانیان کردو. بۆیە ئێمە ئەمڕۆ جۆرێک لە مامەڵەکردنێکی لۆژیکیانەمان هەیە کە لایەنەکانی تر نیانە. خۆگەل لایەنەکانی تر هەمان لۆژیکی ئێمەیان هەبوایە و ئەو دووربینیەی ئێمەیان هەبوایە و ئەو بڕواپتەوەی ئێمەیان هەبوایە بە پاراستنی بەرژەوەندی باڵای گەلی عێراق و گەڕانەوە بۆ هۆشیاری جەماوەر. ئەگەر ئەو خەسڵەتانی ئێمەیان هەبوایە ئەوانە دەچینە ناو نەدەکەوتینە بەردەم ئەم داخرانە سیاسی و ئەم کێشمە و کێشیانی کە لە پرۆسی سیاسیدا هەیە. بەڵێ بەڕێز حسێن شێحانی ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی سادقۆن سپاس بکە لە بەغدای پایتەختی عێراقەوە لەگەڵ مابوو. سپاس بۆ شرۆفۆ زانیاریەکانت. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن. سپاس بۆ هاوکارانم بە تایبەت کاکێ من و سەرجەم هاوکارانی دیکەم. ئێوە شەمولاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ. سپاس کاکارم.